ماهر ئەمین لە ئێستادا لە مەراسیمێکدا بێگومان لە شاری هەولێر نوێترین بەرهەمی خۆی بڵاو کردوتەوە کە لە تراکێکی 31 دقیقەیی کە تایبەت بوو بە وەرزش و وەرزشوانان دروست کراوە و بڵاو کراوەتەوە. هونەرمەند ماهر ئەمین لە مەراسیمێکدا لە شاری هەولێر نوێترین بەرهەمی خۆی بڵاو کردەوە کە بریتی بوو لە تراکێکی 31 دقیقەیی کە تایبەت بوو بۆ وەرزش و وەرزشوانان دروست کرابوو. بۆ ئەوەش ماهر ئەمین بە کورتساتی ڕاگەیاند ئەو تراکە لە 47 میلۆدی فۆلکلۆری کوردی پێکهاتۆ کاری میوزیک لەلایەن هونەرمەند بژار دیلان بۆ کراوە و هەروەک کاری دەنگ و ڕێخستنی لەلایەن محەممەد ئاکرێ و بژار دیلان بۆ ئەنجام دراوە و بۆ ئەوەی وەرزشوانانی کوردیش بێبەش نەبن لە میوزیک و گۆرانی کوردی لە کاتی وەرزشکردندا. ئەو بەرهەمە بریتە لە چەند تراکێکی میوزیشی کوردی کە بەرپرسە لە پێشاندانی گۆرانی بۆ وەرزش بە زمانی کوردی. بەڕاستی ئێمە وەک کۆمپانیای کامبرج بۆ پەروەردە فێرکردن وەروە وەک کاراگروپ خۆشحاڵ بن بەوەی کە سپۆنسەری ئەم تراکە ئەم گۆرانیە بکەین، چونکە بەڕاستی لە زۆربەی شوێنەکانی وەرزش وەروە لە قوتابخانەکان ئیدی تراکێکی بە زمانی کوردی وەروە میوزیکێک بە زمانی کوردی نەبوو کە بۆ قوتابیان وەروە بۆ وەرزشوانان وەروە بۆ هەموو ئەو کەسانی کە حەزیان دەکرد بە زمانی شیرینی کوردی گوێگری شتێک بن یا تراکێک بن یا موزیکێک بن لەگەڵی وەرزش بکەن. بۆیە پێمان باش بوو کە بەشدا بین لە سپۆنسەرکردنی ئەو جۆرە کارە زیاتر بۆ بەرەو پێش بردننی ئەو جۆرە کارانی کە زیاتر زمانی کوردی بەرەو پێش دەباتن. کۆمپانیای کامبریج بۆ پەروەردە و فێرکردن بەرهەمێکی تازەی من بڵاو دەکاتەوە کە بریتیە لە تراکێکی 31 دقیقەیی کە تایبەت بۆ وەرزش دروست کراوە. مەبەستەکە ئەوەیە کە ئێمە بتوانین لەمە دووە لەگەڵ موزیکی کوردی و لەگەڵ گۆرانی کوردی وەرزش بکەین. تراکەکە 47 میلۆدی فۆلکلۆری تێدایە، کۆمەڵێک مەقامی جیا بەکار هاتووە وەکو نەهاوەند، بەیاد، حیجاز، عەجەم، حیجازکار و وەکو باسم کرد 47 میلۆدی بەکار هاتووە کە موزیکەکەی لەلایەن هونەرمەندی گەورە بژار دیلان دروست کراوە، کاری دەنگیش لەلایەن بژار دیلان و محەممەد ئاکرەی و کۆمەڵێک هونەرمەندی گەورەی دیکە مامۆستا سەید ئەحمەد ڕواندزی و هۆگر سەعید بە سۆڵۆ بەشدارن لە کارەکە. هیوادارم ئەم تراکە جگە لە پەیامە با بڵێن وەرزشی و هونەریەکە پەیامێکی تەندروستیشی هەڵگرتوێ وا بکە لەمەوە دوا کۆمەڵگای ئێمە زوود زیاتر ڕوو لە وەرزش بکات بۆەوەی کە ئەو نەخۆشیانەی بەهۆی نەجوڵان تووشی ئێمە بووە بتوانین وردە وردە کەم بنەوە لە کۆمەڵگای ئێمەوە. هیوادارم تراکەکە بە دڵی هەموو گوێگەران بێت.